دیارە ئێمە دوێنێ لەگەڵ فراکسیۆنی زۆرینەی پەرلەمانی کوردستان کۆبووینەوە بە مەبەستی ئامادەکردنی نەخشە ڕێگایەک بۆ وەرزی بەهارەی یاسادانانی ساڵی 2021 ساڵی سێمی بەستنی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بۆ ئەو مەبەستەی کە ئێمە نەخشە ڕێگایەک دانین بۆ ئەو دۆخە چەق بەستووەی کە لە هەرێمی کوردستان لە قەیرانێکی قوڵداین بتوانین بە یاسا ئەو قەیرانانە چارەسەر بکەین و پێکەوە مەطبەخێکی هاوبەش لە هەردوو فراکسیۆن پێک بهێنین و بە هاوکاری هەردوو حزب کە بتوانین ئێمە ئەو مەطبەخە بەڕێوەبەرین و بتوانین ئەو یاسانە بێنینە پەرلەمان کە ڕەهەندی چاکسازیان هەیە و ڕەهەندی دەستوریان هەیە. خاڵێکی تر لەو خاڵانێک ئێمە ڕێکەوتین پێویستە لەم خولەی پەرلەماندا دەستور تێپەڕێنین و حکوومەتی هەرێمی کوردستان بکەینە خاوەنی دەستورێکی هەمیشەی بۆ هەرێمی کوردستان. خاڵێکی تر لەو خاڵانە ئەوە بوو کە ئێمە پێویستە پەرلەمان کاراترکەینەوە و چالاکتر بێ و بتوانین کۆی فراکسیۆنەکان بەشداری پێ بکەن لە دانانی بەرنامەی کارە. بۆیە بۆ سەر جەم ئەمانە ئێمە زۆر بەگرنگمانزانی کە ئەو ڕێکەوتنە بکەین لەگەڵ فراکسیۆنی زۆرینەی پەرلەمانی کوردستان. بۆ مەسەلەی وەزیری سامانە سروشتیەکان و دانانی وەزیر بۆ ئەم کابینەیە ئێمە زانین لەم کابینەیەدا لە سەرەتای دەست بەکاربوونی وەزیری سامانە سروشتیەکان بەبێ وەزیر بووە و ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیە داوامان کردو کە ئەو وەزارەتە ئەبێ پڕ بکرێتەوە و ئەبێ گۆڕانکاریەک لە جۆری وەزیرەکەدا بکرێت. ئێستا ئەم کاندیدەی هاتۆتە پەرلەمانی کوردستان کاندیدێکە خاوەنی ئەزمونە و کاندیدێکە خاوەنی بڕوانامە و پسپۆری تایبەتی خۆیەتی لە بواری نەوتە. بۆیە ئێمە بەگرنگی ئەزانین گۆڕانکاری لەو پۆستەیە بکرێت و فراکسیۆنی گۆڕان لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم خولەیدا لیژنەی سامانە سروشتیەکان لای بزوتنەوەی گۆڕان بووە بەردەوام ئێمە راپۆرتمان هەبووە لەو بارەوە لەسەر ئەو گەندەڵیانەی کە لە دۆسەی نەوتا هەیە لەسەر ڕێخستنەوەی داهاتەکانی لەسەر مەسەلەی گرێبەستە نەوتیەکان و خزمەت گوزاریە نەوتیەکان کە زۆرترین داهاتی نەوتی بردووە. بۆیە بەگرنگی ئەزانین بەڕاستی ئەم وەزیرە بەرپرسیارەتی لە ئاستی ئەوەدا هەڵگرێ کە بتوانێت ئەو چاکسازیانە بکات لە بواری نەوت و بتوانێت دۆسەی نەوت بخاتە سەر ئاراستەی تەواوی خۆی. بۆیە ئێمە بەگرنگی زانین ئەو گۆڕانکاریە ئەکرێت و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەمومان ئاگدار کرانیتەوە هەر 12 پەرلەمانتارەکەی گۆڕان پابەندی بڕیاری بزوتنەوەی گۆڕان بین و دەنگ بدەین بە کاندیدی وەزارەتی سامانە سروشتیەکان. سوپاسدان. بەڵێ بەشێک لە پەرلەمانتارە ڕاگەیاندووەکەوە دەنگ نادەن بە بەربژێرەکە پێنج پەرلەمانتارن ئێوە چی دەڵێن لەسەر ئەمە؟ ئێمە هەمویانمان ئاگدار کردوتەوە کە ئەبێ هەمومان پابەندی بزوتنەوەی گۆڕان بین. هەر کەسێک کە پابەند نابێت واتە هەم پابەند نابێت بە گۆڕانەوە و هەم پابەند نابێت بۆ ڕێکەوتنامەیە کە بزوتنەوەی گۆڕان لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتووە لەسەر مەسەلەی چاکسازی و ئێمە لەوانەیە بەشێکی زۆرمان بە هەمیشە و بە بەردەوامی داوای ئەومان کردبێ کە ئەبێ گۆڕانکاری لە وەزارەتی سامانە سروشتیەکان بکرێت. ئێستا ئەگەر هەلەکە هاتووەتە پێشەوە داواکاری زۆربەی پەرلەمانتاران بۆ و داواکاری ئێمەش بۆ وەکو بزوتنەوەی گۆڕان کە ئەبێ ئەو دۆسیە چارەسەر بکرێت. بە حقیقت ئێمە بۆ شەفافیت یعنی یەکێک لەو شتانەی کە ئێمە زۆر بەگرنگمان زانێ و مەسەلەی یاسای بودجێ ینی یاسای بودجەش لەکوێوە سەرچاوی گرتووە لەو داهاتانەی کە هەرێم هێتی و یەکێک لەو داهاتە گرنگە بنەڕەتیانە داهاتی نەوتە کە ئێمە ئومێ دەکەین لەم کابینەیەدا و ئەم وەزیرە بەڕێزە کە دەست بەکار ئەبێت بەڕاستی ئیشێکی جۆری و نەوعی بکات کە جیاواز بێت لەوانەی پێشووتر و بتوانێت شەفافیت بەرقەرارکە و بتوانێت ئەم پەرلەمانە بەڕێزە ئاگادار کاتەوە لە کۆی ئەو داهاتانی کەیەتی و داهاتی نەوت ڕێک بخرێتەوە چونکە وە گوتم گرێبەستەکان پێداچوونەوەی ئەوێت و ئەو کۆمپانیانێک کە کۆمپانیای خزمەت گوزارین داهاتێکی زۆری نەوت ئەبەن کە ئەبێ هەمووی ئەمانە عیلاج بکرێت بۆ ئەوەی زۆرترین داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بەهێزەوە موچەی هەرێمی کوردستان دابین بکە و بتوانێت لە کاتی خۆی داوبەسی ڕۆژجارێک موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدات. سەرۆکی سندوقی داهاتە نەوتیەکان لە پشکی بچوتنەوەی گۆڕانە. دەنگ بەم کاندیدانان سەرۆکی فراکسیۆنی پارتی بازەوە دەکە کاتیەوەیە پێداچوونەوە بە ڕێکەوتنی نێوان پارتی و گۆڕاندا بکرێ قسەیەوە لەسەر ئەمە چییە؟ ئێمە لە کاتێکدا ڕێکەوتنمان لەگەڵ پارتیا کردووە لەسەر ئەو ڕێنەکەوتوین پەرلەمانتارێکی ئێمە دەنگ نادا یا دەنگ ئەدا یعنی ئێمە وا ڕێکەوتوین بەڕاستی لەسەر بنەمای چاکسازی و پارتی دیموکراتی کوردستان خۆیان داوایان لە بزوتنەوەی گۆڕان کردووە کە بەشداری بکە بۆ چاکسازی کە سەرەتای ڕێکەوتنامەکە لەسەر ئەو بنەمایە بووە
کە پارتی دموکراتی کوردستان بە گرنگی ئەزانێ بزوتنەوەی لە گۆڕانی لەگەڵدا بێت چونکە ئێمە نەهجی سەرەکیمان چاکسازی بووە شەفافیت بووە دژی گەندەڵی بووە ئەوان بۆیە بە گرنگیان زانێ و ئێمە لەگەڵیان بین بۆ ئەوەی ئێمەش دەست بینە ئەو باریکە دژی گەندەڵی بوەستینەوە و بتوانین جەخت بکەینەوە لەسەر شەفافیت و جەخت بکەینەوە لەسەر ئەوەی کە دادپەروەری کۆمەڵاتی بۆ سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرقەرار بێت. گوڵستان خاستەبارە سندوقی داهاتە نەوتیەکان کە پشکی بچوتنەوەی گۆڕانە کەی ئەو دیاری دەکرێت چ بەڵێنێکتان پێراوە؟ بڵێ ئێمە نەک بەڵێن ئێمە بەم زوانە کاندیدی بزوتنەوەی گۆڕان بۆ داهاتی بۆ سندوقی داهاتە نەوتیەکان دێتە پەرلەمانی کوردستان و متمانە لەم پەرلەمانە وەرئەگرێت و دەست بەکارە بێت.